یەکەمین فیستیڤاڵی بەهارەی خانمان لە شاری سلێمانی دەستی پێکرد کە لەلایەن سێ ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستانەوە سەرپەرشتی دەکرێت. لەم فیستیڤاڵەدا گفتوگۆی کراوە لەسەر باڵاپۆشی ئافرەتان و هەروەها لە ڕووی ئابووری و هەنگاوەکانی سەرکەوتن و بەرەولووتکە لە پاڵ کاری دەستی و دەستڕەنگینی خانمان بەڕێوە دەچێت. دیارە ئامانجی هەر سێ ڕێکخراوەکە خزمەتی بە کۆمەڵگەی کوردی و برەودان بە ئاڵاکانی کۆمەڵگەی کوردەواری و پاراستنی خێزان و ڕەسەنایەتی خێزان لە کۆمەڵگەی کوردیدایە. ئەم ساڵ جیا لە ساڵەکانی تر هەستمان بە مەترسیەکی گەورە لەسەر بەها باڵەکانی کۆمەڵگەی کوردی و پاشان لێکترازانی شیرازەی خێزان لە کۆمەڵگەی کوردیا کرد. بۆیە زۆر بە پێویستمان زانی هەوڵەکانمان یەک بخەین و هەوڵەکانمان چڕ بکەینەوە بۆ گەیاندنی پەیامەکەمان و بۆ ئەوەی بڵین ئێمە لە سەنگەری پاراستنی بەها باڵەکانی کۆمەڵگەی کوردەواری و لە سەنگەری پاراستنی خێزان بەردەوامین و هەوڵەکانمان زیاتر و زیاتر یەک ئەخەین و ئەوەی کە پێویستە لە سەرشانی ئێمەیە جێبەجێ ئەەکەین بۆ ئەوەی دەست بگرین بە بەو ڕەسەنایەتی کە خۆمان هەمانە. بەشداربووانی فیستیڤاڵەکە بەرهەمەکانی خۆیان نەمایش کردووە. داشکان کراوە لە کاڵاکان. خانمانی خاوەنکار دەڵێن بۆ ناساندنی بەرهەمەکانیان هاتوون بە نرخێکی کەمتر کەلوپەلەکانیان دەفرۆشن بۆ ئەوەی زیاتر بناسرێن. بەڵێ پێشتر بەشداریم کردووە ئەم کارانە نایناسن مامۆڵە نایناسن ئاشناییان نییە لەگەڵیا چون ژنی ئەگرا زۆرتر کاری چینی استفادەکات. ئیتر منی شاتوم ئیشەڵا پەنا بەخوای گەورە کارەکەم بناسێنم و مشتری جەز بکەم. هەر شکر بۆخوا باش بوو ئەم چەند ڕاشەر هاتووم کەسانێک بوون کە استەقباڵی لەکەن و پێیان خۆش بێت بسێنن. زیاتر بە برنج ناسراوی ماوەی 20 ساڵە لە بواری برنجە ئیشەکەی. لەکوێ برنجەکەی لەکوێوە هێنا؟ برنجەکان زیاتر لە بەردەڕژ بەڵێ ئێمە زەرعاتمان هەیە لە ئاکرێ خۆمان بەرهەمەیە هێنین بەپێی خواست هاوڵاتیان تا ڕادێک ڕەچاوی بارودۆخ هاوڵاتیانمان کردووە نرخەکان هەرزانن. ڕێکخراوەکانی خوشکانی ئیسلامی ئەمساڵ یەکیان گرتووە جیاوازیەکانیان وەلا ناوە بۆ گەشەساندن و پەرەپێدانی کللتوری کوردی و واڵاپۆشی و ئەو مەترسیانەی کە لە ئێستادا ڕوبەڕووی ئاین و کللتور بوونەتەوە. زۆریش ئەولەویەتمانداوە بۆ خانمانەی کە شوێنی تایبەت بە خۆیانیان نییە بۆ ساختکردنەوەی کاڵاکانیان تەنها توانێت لە ئۆنلاینێک لە شوێنێک کاڵاکانی بفرۆشێ دەرفەتی وای بۆ ئەڕەخسێنین ساڵانە جارێ دوجار ئەم دەرفەتانە ئەڕەخسێنین بۆیان بۆ ئەی بتوانن کاڵاکانی خۆیانی تا ساخت بکەنەوە زیاتر بناسرێن و تەشجیعیش بن بۆ ئەوەی بەردەوام بن لەسەر کارەکەیان و ئەویست نەبن. فیستیڤاڵەکە لە فامیلی مۆڵی سلێمانیە زیاتر لە 6 خاوەنکار و خانمی دەزڕەنگین بەشدارن لە ماوەی ئەم چەند ڕۆژەشدا چەندین پانێڵ و دیدار ساز دەکرێت کە هەمووی پەیوەندیان بە کللتور و ئاین و دابوونەریتەوە هەیە. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.